ئەمە خەچی ڕستێمە مامتەڵعات هاوڵاتیەکی دانیشتووی دۆڵی ڕستی ناحیەی سمیلانە بە مەبەستی وەرگرتنی چارەسەری بۆ چاوی ڕووی لە سۆران کردووە. مامتەڵعات پێی وایە جیاوازی زۆری نرخی دەرمان هەیە. ئێرە ژمارەیەک نۆرینگە و دەرمانخانەن لە سەنتەری قەزای سۆران. لەژێر بڕیارێکی وەزارەتی تەندروستی ژمارەیەک نۆرینگە و دەرمانخانە لە سۆران داخراون. لە ڕستی ڕاتیمە شتێکی لێ نەیە لە ڕستێ کە شارەکی هۆی گەورەیە هاتیمە ئەو قەزا سۆرانەی تەماشای و ئەوەی دەستێک لێ نێمە کردیا ئەو مەرعامۆ کەلو چاوی دەبزانە لێرە سێلەکە 10,000 دیناریش لێدەم لەوەیدا کو فەرقی نییە ئەرێ وەڵا لە هەندەکایی هەرزانە ئەرێ وەڵا لە هەندەکای گرانە ئەرێ وەڵا لە هەموو شتی فەرقیە هەیە تکان بەتکان خۆ ویزدان و زەمیری خۆچە پێم وایە بێویژدانی کەسەکانە کە دەرمانی فرۆشن. دومین هۆکارەوەی کە ڕقابەیەکی تون نییە لەسەرەوەی هاوسەنجی لە نێوان دەرمان و نرخ دروست بکرێت لە نێوان سەیدلێک بۆ سەیدلەیەکی تر کە ئێستا سەیدلەکان داخرێن نۆرینگەکان داخرێن. هۆکارێک ئەوەیە کە من 12 ساڵ لە سەیدلێم 100% نازانم چ دەرمانێک مەمنوعە یانە بڵێ ڕێگە پێدراونیە کە من بیفرۆشم. تا ئێستا لە هەرێمی کوردستان نەتوانراوە ڕێخستنی نرخی دەرمان و پێداویستە تەندروستیەکان بکرێت. لە سنووری ئیدارەی سۆران لە شوێنێک بۆ شوێنێکی تر جیاوازیەکی زۆر لە نرخی دەرمان لە دەرمانخانەکان بەدی دەکرێت. ئەمەش نیگەرانی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە. دەرمانخانەکە جیاوازە هەر کەسە بە کەیفی خۆی فرۆشی ینی هەندێکیان قیاسیان دیارە ینی فرۆشتنی دەرمانی بەڵام هەتا ئێستا خۆی دەبێ ئەو وەزارەتی تەندروستی بە پرۆژە بە بەرنامە ڕێک بێخی و کو باسی سیستەمەکە کە پزیشک بە سیستەمی کۆمپیوتەری ناو نیشان و تەشخیص و ڕاکێتەی بنووسی بۆ نەخۆش لەوەی هەم جوان بخوێنێتەوە هەم نرخی دەرمانیش دوای لە دەرمانخانەکان جێگیرەبی ئەوە تا ئێستا جێبەجێ نەکرا. لیژنەی تەندروستی لەسەر ئاستی قایمقامەتی سۆران سەردانی سەرجەم سەیدەلیە و نۆڕینگەکانی کردبوو و بەهۆی نەبوونی چەند مەرجێک لە ئەم سەیدەلیە و نۆڕینگانە بەشێکیان داخران و کاردانەوەی یاساییان بەرامبەر دەکرێتن بەرامبەر بەو کەم و کورتیانەی کەوا هەیەیان بووە هۆکاری داخستنەکانەوە. خاوەنی دەرمانخانەکان لە ئیدارەی سۆران جیاوازی نرخی دەرمان بۆ جیاوازی کواڵیتی جۆری دەرمانەکان دەجێڕنەوە. لەلایەکی ترش چاودێری نەکردنی وردی بازاڕەکان لەلایەن کەرتی تەندروستی کاریگەری زۆری کردوتە سەر ئەو دیاردەیە. بەپێی ئامارەکانیش نزیکەی 300 نۆرینگە و دەرمانخانە لە ئیدارەی سۆران هەن. لەو ژمارەیە تەنها 12 شوێنیان هەموو مەرجەکانی وەزارەتی تەندروستی تێدا بەدی دەکرێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.